بەخواوە ژیانە من هەمە دایکە خەڵک شووەکە حەسێتەوانێ منیش ئەو حاڵەکەم هەموو ڕۆژە لێ من بگریم والله ڕۆڵە سعدی عیبینە خۆ ماڵ و حاڵ و جلو بەربان هەموو هی سعدیە پێدەنگم ئێوە ناتانەوێ بزانن سعدی لەکوێیە ناتانەوێ بزانن چی بەسەر هاتووە بۆ خۆم لێگەڕێن چۆن بێژەن ڕاستە ئەوەیان ڕاستە تۆزێ وردم بەڵام عەقڵم گەورەیە بە قوربانی عەقڵە بم ئەدێ زام چیەکەی سێرکەن و ببین خوا بەخێر بێت ئەوە حاڵێتی چ بووە سعدی سادی چیت بەسەر هاتووە؟ سادی چییە؟ ئەتووی؟ ئەمە ناوم سعدیە ناوت لە کەنجی نیوە لەوەتی لەدایک بووی ئەم ناوم سعدیە سعدی چییە؟ سادی پیاوی منە ئەمش خێزانی تۆ ئەتو خێزانی منی؟ ئا تخوا تو ناوت چییە؟ ناوم هەنارە دیچێ تو چی لالەنجی؟ ئامۆزای لالەنجی؟ کوڕە ئەمن هەناری خێزانتەمە ها کوڕێکیشمان هێناوی ئارامە ئارام چییە؟ کوڕەکەمانە لۆ تو کوڕیشت هەیە؟ کوڕی من و تۆیە من و تۆ یعنی کوڕی منیشە؟ کوڕی تۆشە چۆن ساڵە تەمەنی؟ تەمەنی 11 ساڵە نامان ناستێتەوە ئەوەش کوڕی خەزوورتە هەموو کوڕە خەزوورم هەبی؟ ئەوتە سادی دەهام باش تەماشا بکە هو جەماعەتی باب العالم و هات لێرە باب شەهابێ و کاتت باش بابی حاریسیە سیافێکمان بگرە سیافێکە لەبێژ هاتی هەولێری سیافێکمان بگرە سیافی تۆ کوڕە خەزوورتە دەهامی قەسابە کوڕم لە ئاسمانێ لە دوای دەگەڕم حەڵقەکان هەموو دیتیە بەخۆ ئەکتەریش زۆر باشە ئاچی دیاتێ کاکدام ئەلامخان بیبینە ئەوە چی تووە؟ ئەو برامە برام ئەتوش ممەسیلی نا ئەتو نەدیتە لە درامایەکەی ئەتو تێدا نەبووە ڕستە پا بگە ڕست کورە ڕسمی تۆ کوڕە خەزوورتە دەهامی قەسابە سادی دەهام باش تەماشا بکە بە جێران دەچم ها؟ سمێ خەزوورتم خەزوور کوڕە سمێ دەستور کوڕە ئەمەنی غەریب تازە تەمەنم بیتە 14 ساڵ ئەمەنی هێندی مەژنی بینم ها؟ بارەوە شتێک چوان بینەوە سمێ دەستور ئەوەی لاتوانە خەنا ئەو حاڵەتی قەت ئەمەتان بینی ئەو لە پاکەتەناچی لە خۆی کردووە باش دکتۆر چی گوت کو علاج دەکرێەوە دکتۆر ئەڵێ چارەسەری نییە مەگەر خۆی دێتەوە تایم ئەو چایبمە چی عەجبت نییە ئەڵێ یاپراخیە بۆ شاوی ئەتو چی؟ دەهام بابی ڕەشیدم ڕەشیدی شەریک چی ماڵێ دەچێ ماڵ قوربانم ئەو شەهاب ڕێزەکی تایبەتم لۆ تو هەیە دعوەتم دەکەی لەمانی بیبەنەوە قوربان من شفتەی دعوەتم کە منیش دوکان داخەمێ بەس ئەوەتان بین دەچێت هەنار خانەوە بەرەو منیشەوە خزمەتە بەڵێ ئەرێ کاکە ئێوە لە چ نەخۆشخانەیەکن پێم بڵێ کورە کاکە نەخۆشخانەیەکی سعدی نەبەڕەنگ نەبەدەن کەس ناناسێتەوە بە قوربانێ بم ئێستا لە چ نەخۆشخانەیەک کورە واسینەوە ماوە لە خزخانە دەرمانەکەن بە قوربانێ بم کوا بیدە سعدی با لەگەڵ ئەو قسەکە مەمەسەد جار پێ بڵم کەس ناناسێتەوە خوافیز ڕۆینەوە بۆ ماڵەوە